سڵاوتان لەبێتەوە کاتتان باش لە بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانین بۆ بەرنامەی جارشمان کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێمان بۆ ئامادەکردوون تا کۆتایی لەگەڵمان. لە ناوچەی باڵەکایەتی جوتیاران بەدەمکارەکانیانەوە ستران و حەیران دەچڕن. دوو گەنجی شنگالی لە نێو کەلاوە خانوە ڕووخاوەکانی شنگالدا گۆرانی دەڵێن. گەنجێکی کوردی ڕۆژاوە نووسین لەسەر دەنکە برنج دەکات. وەستا برایم 30 ساڵە کاری لەگەڵ سوژن و دا و دروستکردنی کورتان و ناڵبەندیە. ئەو ئێستا وەستایەکی شارەزا و ناسراوە لە لادێکانی پشتەر. کاتی خۆشی بەهۆی تەقینەوەی مین لە گوندەکەیان خاچێکی لەدەستاوە و لەو کاتەوەش لە کارەکەی خۆی بەردەوامە. ئەو دەڵێ کە کاتی خۆی و سەردەمانێک بژێوی خۆی و دە کەسی دیکەی لە خێزانەکەی بەهۆی ئەو پیشەوە دابین دەکرد، بەڵام ئێستا بەهۆی پێشکەوتنی هۆیەکانی گواستنەوە کارەکەی ئەویش لە کزی داوە. من ناوم وەستا برایمی عازی پیرۆدی سونێن پێ دەڵێن کەمەندامم دیەکەمان بێحەد ئەلغامی دێ بۆ هەر شوێنێک کە بۆی دەچووی چواردە ورمان ئەلغام بوون یان دەبور نەهات باینەوە دیەکەمانیان دەبوردە وردە خەریک باینجاوەی لاقی دەتەقیەوە ناتەقیەوە دەمرین ئەمریکای بخۆی بۆ هەستاین وردە بە میم هەڵگرتنەوە ئەمن بۆ خۆم قاچێکم لەدەستدا دوای کە قاچەکەم لەدەستدا بۆ خۆم فکرم کردەوە گوتم من هەستم ئێستا کە قاچم لەدەستداوە خۆ بە زەلامێکی کەمەندام عیسیا بکەم معناوە دەبێت ژیان لەدەستدام لەبەرەوەی من دە منداڵمە بوو دەبوو ئەو دە منداڵم بەخێو کرد بە هەستان کتم وەڵی وا چاگە بۆ خۆ فکرم کردوتم با سنعاتێکی ڕەچاو بکەم چ بکەم چ نەکەم هەستان ئەو سنعاتەم ڕەچاو کرد کە ئەو ناڵانەنە ماوەی ساڵێک 2 ساڵ زیاتر و ئەنجا گوتم با مادام هەر لە ماڵم چاوەڕوان دەکەم با کورتانیش دروستکەم. ئەوە ناڵی ئێسترەیەک گەچکەترە تۆزێک باریکترە ئەوە ناڵی گوێ درێژیەی کەروشتیوە ئەو سێ جۆرە ناڵەشن ئێسترێوی بارگینی و گوێ درێژی ئەو سێ جۆرەنە پێشەوەی کە مەسەرە بێ ناڵەکەی پێوەدەی دەبێت جوان جوان ئەوەی کۆنەکەی بۆ دێکەوە جوان بەدە باری هێوا شێواش بۆی ئەگەر کۆنەکەت بۆ دێکەوە ئەوەی زیادەیەتی و بۆی ساتر ناڵەکەش ڕادەوەستی کە تەختی نەکەی و کۆنەکەی بۆرێ نەکەیەوە ناڕەکە هەفتەیەکی زیاتر خۆڕ ناگەی بەڵام ئاوا 2 مانگ 3 مانگی خۆ دەگری ئەگەر بۆی تەختکە جوان ئەوەی کە مردوویە بۆی دێکەیەوە نزیەکی زیندوی کەی ئەوە لە خواردە زیندوی تێدا زۆرش بیتراشی خوێنی لێدێ بە زوربەی زۆری شوێنیە بەستێ ئاڵیەڕەشی زێوکەی سەرخان ئەوانە سوونە ئەوانە هەر هەمیان دێم بۆکنەم بۆ ناڵکردن هەتا یەکە دانەک لێ بێتەوە ئیلا دێ بۆ وێرە Hey, brother, دوو بەهرەماند کە خولیان سرانی فولکلۆر و ڕەسەنی شنگالە ڕۆژانە چەند گەنجێک لە خۆیان کۆ دەکەنەوە و سران و لاوەک لە خانە ڕووخاوەکانی شنگالدا دەڵێن ئەوان دەیانەوێت لە ڕێگەی هونەر و سرانەوە ژیان بۆ شنگال بگەڕێنەوە. Bevaya disa amer girer eşmey mayne
نەدەشتن و نەدەبرێن بێوایە دیسا ئەم قێر کرێن ژمەی مایی نەدەشتن و نەدەبرێن ما بس جوی استرانگوتنی اوام تنی بدری وی نیو خلقی وی خانیکتی ام وسترانی بیجین ام جی دربرینیش ایش و آزاری خود کن ام دربرینیش خمی خلقیت کن دربرینی خما خلقی سوکت کن ام جی کارم روان دنگ خو و پیوت خو و استرانیت خو ام کاربن ایشت خلقی وان غربین بێکانی شنگاڵا منە دەلا استران گلک نزیکی منه گلک و گلک جی از بیجم تروحی مده ناخی مده استران اگر بیجم وکو حواله کی هری نزیکی جی نزیکی منه جی و استران اگر بیجم نه گم ترک دان استران جی بروحی میجی بهر از بیجم دی روح خودم استران خو نایلم غریبی هم ێوارە خەواجاوێم هەڵبێ لە گوندەکانی دۆڵی ڕۆستەی ناوچەی باڵەکایەتی جوتیاران زۆربەی کارەگران و ئەرکە زەحمەتەکانی ڕۆژانیان بە شێوازێکی هەرەوەزی ئەنجام دەدەن بە تایبەتی کارە کشت و کاڵیەکانیشیان ئەو کارە هەرەوەزیانەش لە دێر زەمانەوە تا ئێستا بەردەوامە بەڵام ئەوەی کە جێگەی سەرنجە ئەوەیە کە ئەوان بە گوتنی سران و حەیران کارەکانیان خۆشتر دەکەن و لەبەریشیان ئاسانتر دەبێتەوە و لە هەموو وەرزەکانیشدا حەیران بێژ یان سران بێژێک میوان دەکەن و ئەمەش تۆش و خرۆشێکی باش دەخاتە پاڵە و جوتیارەکان. ئێستا سەرەتای هاوی نییە ئێستا وەختی گەن و چتی وێ گەن ئەدروێ ئەمەش ئەو منتیقە شاخاویە ئەو منتیقا ئیهۆ بە هەرەوەز دەبی هەر ڕۆژەی لۆ ئێکی بچین جا هەر ڕۆژەیە یارمەتیەکی دەن و بە هەرەوەزە چین و گەرمەکەی دروین لە جێیا بە حەقەت ینی دەراسە و ماچینە و چتیوە هەیە ماچینەی ئەدرونێ دەراسە بەرام لێرانە نەدەراسە ئیشەکان نەماچینە شتێکەکەن لەبەر ئەوەی ئاردەکان هەموو شاخاوینە هەموو تەلانن ئیلا دەبی بە مەرەغان و بەداس و بە هەرەوەزی یارمەتی یەک دیکە بدەین و گەرمەکەی بدروین جا هەموو سارەی وە هودەهودا وەختی ئەو وەختانەدا هاتوو وەختی هاوین داهاتوو هەر کەس لە گوندی خرەبینەوە هەوڕۆ لۆ سبەی لۆ ئیدی و دووسبەی لۆ ئیدیکە و هەتا درونی هەموو خەلاسەبی و ئیشەکان تاوە. عمى بيني عمى هەر لە کۆنەوە لە منتیقەی باڵەکایەتی شێوەی زبارە تایبەتمەندی خۆی هەیە لە سەرەتاوە ئەوەی خاوەن گەنمەکە ڕۆژێک دوو ڕۆژ پێشتر ئامادەکاری ئەکات لە ماڵەوە هەم لە ڕووی ئازرکردنی خواردەمەنی و ئەوشتانە و جێڕانەوە لە دۆست و برادەر و ناسیا و ئەوانەی کە خەڵکی گوندینە و لە دەرەوەی گوندیش خەڵک دێن بانجانەکات و دەست لۆ گەنم درونێ زبارەکەی دەست پێەکەن. ئێمە پاڵەمان هەنە لە منتیقەیمە پاڵە کەسێکی شارەزایە لە درونە بۆ پێش هەمووان دەکەویت لە دووانیش دەستەیەکی دیکە ئامادە ئەکرێت بەندەک دروست دەکەن کەمە پێی دەڵێن بەندەک و گەنمەکەی پێ ئەبەستن تیمەشی دیکە لە هەمان شوێن ئامادەیە گەنمەکە سواری سەر بەندەکەکانە کات و نەفەرێک دوو نەفەریش بەندەکەکانە بەستی و دەیکاتە باقا لەوەی گەنمەکە خەسار نەبیت و بە شێوێکی باشتر بیچێشی تۆ ئەو شوێنەی کە جێرەی لێ دەکرێت کاتی خۆ جێرە بوو ئێستا لۆنمونە وەسایلی دیکە پێیا بۆ وەکو خەرماک و ئەو شتانە جێرەکەی پێدەکرێن ئەو پێشتر هەر بە وەڵاغ و بە ئەسپ و وێستر و ئەو شتانە بوو.
درونە بێری لە هەیە دەگە دووداسیەکەی گۆترایە وەختی خۆ سەرپارە هەبووینەوە زمانی خۆ لەو گوندانە هەموو سەرپارەی ئی سەوارە و تەختە و قەیناغیان لە دەستی کردیە سەوارەیان گرتیە ینی پێێرێن نوان و ڕاست و چەپ دە کەس 15 کەس سەرپارەکەتی نەگازێ ئەو بەندیان لۆ گۆترا ینی پشتیان ڕاست نەکردیتۆ نی و سعاتەکی ئاگان لەم ئیشی ماندی بوونی خۆ نەبووە لەبەر ئەو گۆتنەی کە ینی وەزەوقی خستینە ئەوەی دووەم درونەیە بەندی درونەی پێێرێنەویش هەر لە دوویە زاوانیان گوتینە لۆ زبارە گەنم و زبارە جۆ و هەروە زوشتیوە من برێ بەژنێتم دارێ سەرسی لەو چۆمە کەسێک کە پیشەی مکانیکیە هەستاوە بە دروستکردنی ئامریکی تایبەت بە شوشتنی کۆمبار و مافور کە بە شێوازێکی زۆر جیاوازتر کار دەکات ئەم ئامێرە هەم قەبارەکەی بچووکە هەم تێچووەکەشی کەمە لە هەمان کاتدا لە کاتێکی زۆر کەمتردا مافورەکان دەشوات وەکو خاوەنی ئەو ئامێرە دەڵێت لە یەک کات ژمێردا دەتوانێت 3 مافوری گەورە بۆ ئامێرە بشۆردرێت وەمەش یارمەتی دەرێکی باشە بۆ ژنانی ماڵەوە کە ماندووبوونەکانیشیان بەزایە ناچێت. از رشید نبی هیتی مال کمالگاه شلوت زه آمیره می چکری فکر کو گلک زحمت بیا که مدیت بچیکن مقالی ششتن گلک واسطیان خارو گلک ازیاد کشو دست توت تشون و واسطیانه که واسطان بی بو امروی ما فکر کسر که برای 2 سال پیش ما فکر کسر کرو امروی ما طرح کشو معویدی کرو ما چکر مهم اویا پیکاتب گری بوکسو دینامو پولیاتو چندشلیو والله وقتی من دیت وقتی جنگو مثلا دست خود کش و فرچه سمحفیرت کش و آیدید کرد ما فکر خود سر کرد اگه هم تشتکی و صبح کن حتی جنگ جاره که کشید او 20 جاره مثلا 40 جاره سر بجوری تحسب مثلا حساب 6 نوع اگه جنگ مثلا 5% 10% بشود او احتمالا 5% بتر شد یعنی گلک آسانتر و راحت‌تر و دستگاه که گلک راحت و یه به اویدیه استفاده که باجیت دو گلک راحت و ایشون اوید وقتی تفریحیه که یجی خارجی حتی 130 هزار تقریبا خارجی لیچ گلک اگه از شه مثلا ویروب گم از چه کم دائما ماشاءالله من دویده هر 2 روزونی الی 3 روزایی حتی که مثلا اویشت موالی نکره که مثلا گلک بر بالا ببید هندک اوید دورو بر و اطراف و اوید زانن و اوید دیته مثلا تلفونات كانوا مثلا جهمت زانو داج بما فلان عده و دبو محفيره كي تشتكي بان كان مده ما صار امتحانه كي صار كم بمت بخوجي ورا داوي دي بكا وامتحان كا بشتينجي بابا جيوز يوف ابا قطعوت دفه همتش دستي منا يدمر دست كردن يدمر بخونه مثلا هر تشتري خرابيت ام خوشين شكين ناس هر کسی که مالا که دو فنیات پیش که فنیات هبید پیش که زانی دویدی که فرچه و 4 برقینا فرچه آسونه هم عرداجیت هی و صحنه توجی کب چلی نه یا اوجی مثلا یه مبخویه ام زانی مثلا که ما چه استفاده کریه چه قوت هیا چه اویدی هیا و که دینی نه فرچه که ایدی خراب ببید ایدی زایعاته خلاص مثلا دشلیه که و بشکت ایدی تناشی چی که تشتاق اوید یه اوید دربتین بس اوین مبخو ام بیری چید که همه تشتوی حاضر خود ما او برا او تشتاقي وصل بكين ما چند حوالي ان شاء الله دي جام كم من قد يجي عمل قال اخر تجاويد بيجاكت فكره فني هاي او دي هاي بس با امكانيات حتى حدا كي ضعيفه ام داخل الحكومات خود که مثلا هری کاریو مبکد چند گنجا کام به وسر گرم کین مثلا شولا که حضور دست پیکه مثلا دست پیکه بلا مثلا یه اویدی بیت بیچیک بیت یا بیچیکات یه دست پیک کنه و هر کی فکر کل سرتش که هی فکر رو مونتاژ کنه مثلا فقط اول
گەنجێکی کوردی خەڵکی ڕۆژاوای کوردستان کە چەند ساڵێکە لە هەرێمی کوردستان دەژیت بە شێوازێکی زۆر سرنجڕاکێش کاری نووسین لەسەر دەنکە برنج و شعریە دەکات. بە کوتەی ئەو گەنجە خۆی یەکەم کەسە لە ئاستی جیهاندا توانی بێتی لەسەر دەنکە برنج بنووسێت. ئەو شعری درێژیش دەنووسێت وەکو سرودی ئێڕەقیبی لەسەر دەنکە برنج نووسیوە و دەشڵێت کە هەوڵ دەدات بتوانێت شعری درێژتر لەسەر دەنکە برنج بنەخشێنێت. ناوم خەلیل عەفرینیمە، خەڵکی ڕۆژاوای کوردستانم. هاتم بۆ شاری سلێمانی لە ساڵ 2013 بوو 13 هاتم ئەم شاری سلێمانی و خۆمش هەندەسای معماری تاواکو بووم و ئەم ئیشایی من ناو لەسەر دەنگی برنجای نووسیم لە ساڵی تقریبا ساڵی لە 98 ئەو ئیشاکەم. بەڵام ئەم ئیشا دکردم لە 1998 تا 2011 دکردم، بەڵام نەبوو کار. بەڵام هاتیم بۆ کوردستان ئەم ئیشایکەم بوو کار بۆ استفادای کرد. من ئێستا ناو لەسەر دەنگی برنجای نووسین، لەسەر ماکارۆنیای نووسین، لەسەر دارای نووسین، لەسەر بەرد، سەر ئەو تشتانای نووسین بۆ خەڵکەکان، گەشتیارەکان، ناوی خۆی نووسێ، خۆشەویستەکانی نووسێ. بەڵام زۆربەی تشت نووسیمە تا ئێستا لەسەر دەنگە برنجەکە سرودی ئایرەقی بوو بجیان نووسین و لەگەڵ ئاەتی کورسی بجیان نووسین. و دانێک هەیە لە موزەخانەی سلێمانی و محافەزەش دامناو داینایەتی و لە قای مەقامەتیش دانێکی دامناو بۆ خەڵک گەشتیارەکان و کەسانە سێری ئەو دەنگە برنجەکە بوو. من یەکەم کەسم لە جیهاندا سرودی ئایرەقیب نووسیمە لەسەر یەک دانا برنج. بەڵام ئەم دەستپێکی فکرەکان من لە دیمەشق موزەخانەیەک هەبوو سرودی سووریا نووسی بووم، بەس بەڵام بە یەک تقریبا لە دەوری 12-13 کەلیمە بنووسیم. بەڵام تا ئێستا من زیاترینی من هەموو سرودەکان نووسیم لەسەر برنجەکە. ئەو فکرە لەو کاتەوە هاتوو. ئەمیشا باشە لە کوردستان خەڵک زۆر پێخۆشیان تشتە ئەمیشە ئەو بازاریش باشە، عیبی نییە، خوا بەزیا بێ. و خاک دێ گەشتیارەکان زۆربەی گەشتیارەکان دێنایی بوون، ئەوانەی لە ئەوروپا هاتوونە ئەڵێن با بڕۆن برنجکی بێنن لای ئەو کوڕای سرودەکان نووسراوە لەسەر برنجەکان، بابی بن بۆ ئەوروپا، با خەڵک سێریکە بزانە بن لە کوردستان ئیشکی وا هەیە. و بەڕاستیژی ئەوانەی گەشتیارەکان ئەوانەی لە ئەوروپا دێن بۆ ئێرە ئایکەڕن ئەیبن بۆ ئەوروپا، ئەڵێن وەڵا ئەمە تشکی زۆر جوانە، زۆر تشکی کۆلتوریە، زۆر تشکی فەنیە وەکە کونستە. وەڵاوانەی زۆربەی سەردانیەکەن حەزەکەن بینوسن ئەو تشتانە خۆی ناوی خۆی خۆشەویستەکە و ئەوە ناینووسین، کەسکیان پێ خۆش بێ ناوی ئەوە ناینووسن، خۆی دوو ناو لەسەرای نووسێ وای بێ بوو خۆشەویستەکە. ئەمە جوانە کاکەم، ئەمە ڕەقەمی منەوە. بۆ یەکەم جار لە هەرێمی کوردستان کێڵگێکی پەلەوەری دەگمان لە پارێزگای هەڵەبجە دەکرێتەوە تایبەت بە باڵندەی سەلوا. ئەو باڵندەی هەرچەندە کە توانای فڕینی نییە، بەڵام بە پێ و لێکۆڵینەوانەی کە دەرکەوتووە گۆشتەکەی و هێلکەکەی دەتوانێت کاریگەریکی زۆری لەسەر تەندروستی مرۆڤ و چارەسەری ئەو نەخۆشیانە بێت کە خەڵک بەدەستیانەوە دەناڵێن، وەکو شەکرە و پەستانی خوێن. وەکو باڵندەکانی دیکەش گۆشت و هێلکەکەی دەتوانێت بخورێت. من ئەو پرۆژەیە لە بەغا هێناومە بۆ شاری هەڵەبجە، پێشەکی بە بەشی تقریباً 500 پەلەوەرم هێناوە، هێلکەم لێگرتوتەوە، 5 ڕۆژ جارێ خسوومەتە 200 کۆم کردوتەوە هێلکەکان، بۆتە 1000 هێلکە
ئەو هزار هێلکە خسوومەتە ناو مەفقەسی خۆمان کە خۆمان دروستمان کردووە دوایی لەخوا بە زیابێ هێڵهێلانی هێلکەکە لە سەیاسە بووە بەشی یەکەممان هەیە بەشی دووهەممان هەیە بەشی سێهەمیشمان هەیە بە پێی تەسویرەکان دیارن. لە ئاسیا و ئەفریقیا پێی ئەڵێن طائر السمان یا پێی ئەڵێن طائر السەلوە یا پێی ئەڵێن طائر الفری هێلکەکانی سوودی زۆرە ئەم هێلکانەی سوودی زۆرە بەس ئێمە ناتوانین سوودەکانی باسی کەین چونکە لێرە دکتۆرێک نییە کە پشتی ڕاست کاتەوە ئەتوانین لە ڕێی سایدە عالەمیەکان سوودەکانی ڕاکێشی بزانە سوودەکانی بۆ هەر کەسێک کە پێویستی بەو سوودانەیە چارەسەری زۆر نەخۆشیەکە بەپی ڕێنمایی دکتۆر. شانزە بۆ هەژدە ڕۆژ لە ناو مەفقەسە ئەبێت دوای هەژدە ڕۆژەکە هێلکەکان هەڵێنێ ئەیخینە شوێنێکی تایبەت وەکو حازینەیەک هەفتەیەک لە ناو حازینەکە ئەبێ بەپێی ئەو دەرەجە حرارەتەکان کە ئەو تەیرە پێویستی بەو دەرەجە حرارەتە هەتا مەسلەیەکی لای خۆمان هەیە هەتا لە خەم دەرەچێت ئەنجا دوایی وەجبە جێیەکەینەوە لە ئەوە ڕۆژەوە لە هەڵهاتنی لە هێلکەوە هەتا تەمەنی 42 ڕۆژ باڵغە بێت لە دوای 42 ڕۆژ بە 3 ڕۆژ کەواتە ئەبێتە 45 ڕۆژ هێلکە ئەکات لە 45 ڕۆژ هێلکە ئەکات 45 تقریبا هەتا 50 بەس من بە زەمان ئەگەر خواردنی تەندروستی بیتێ 45 ڕۆژ هێلکە ئەکات ساڵی هەموو تەیرێک 300 هێلکە ئەکات. لە ماوەی ڕابردوودا لە پرۆگرامی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتان بووین تا پێگەیشتنەوەیکی تر هەر شاد و بەختەوەر بن.